بە درێژایی ململانەی چەندەی ڕابردووی هەردوو پارتی کۆماری و دیموکراتی بۆ بەدەستێنانی سەرۆکایەتی ئەمریکا تەنیا دۆسی هاوبەشیان کە کۆک بوون لەسەری پشتیوانی بێمەرج بووە لە قەوارەی زایۆنی، بەڵام وەک دەردەکەوێت بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زەمینەیەکی هێناوەتە گۆڕێ کە هەڵوێست لە وڵاتی چین ببێتە خاڵێکی تری هاوبەش و گرنگ بۆ تۆمەتبارکردنی یەکتر بە ناشایستەیی لە مامەڵەکردن لەگەڵە وڵاتەدا. گەرچی لە هەڵبژاردننی پێشوشدا چین لە کەمپینی هەڵبژاردننی سەرۆکایەتیدا ئامادەیی هەبوو، بەڵام ئەم جارە باسەکە لەو مەترسیانەدا کورت نابێتەوە کە دۆناڵد ترەمپ جاری پێشوو لە مەترسیە بازرگانیەکانی چین هۆشداری دەدای ئەمریکیەکان، بەڵکو ئێستا ڕەهەندێکی سیاسی بەربڵاوی بەخۆوە گرتووە پێدەچێت چین ئەو پردە بێت کە سەرۆکی 47هەمین بگەێنێتە کۆشکی سپی. ترامپ باش دەزانێت بێهێزی ئیدارەکەی لا مامەڵەکردن لەگەڵ پەتای کۆرۆنادا هەڵەکانی بۆ هەڵبژاردنەوەی جاری دووەمی کەم دەکاتەوە. دیموکراتەکان ئەو بێهێزیە زۆر باش بەکاردێنن بۆ ئەو مەبەستە، هەر بۆیە لە دوای پەیوەندیەک لەگەڵ شی جینگبینگی سەرۆکی چین کە بە کەسێکی باش و خاوەن توانای ناوبرد لە ئیدارەدانی پەتاکەدا لەژێر گوشاری ڕایگشتیدا ترەمپ ناچار بوو ڤایرۆسەکە ناو بنێت بە ڤایرۆسی چینی ئەو وڵاتە بە شاردنەوەی زانیاری لەبارەی ڤایرۆسەکەەوە تۆمەتبار بکات. تەنانەت پەیمانگای ووهانی بە دزەپێکردنی ڤایرۆسەکە ناساند بۆ سەلماندنی تۆمەتەکەی پشکی یارمەتیەکانی لە ڕێکخراوی تەندروستی جیهانیشی بڕی، گوایە پشتیوانی لە چین دەکات. لەوانەیە بەرزترین ئاستی هەڵوێست ئەو داوا دادخوازیەی ویلایەتی میزوری بێت کە لە دژی چین تۆماری کردووە کە ئەو وڵاتە بەوە تۆمەتبار دەکات لە سەرەتادا زانیاریەکانی شاردووەتەوە و ئەوانەشی بێدەنگ کردووە کە قسەیان لەبارەی ڤایرۆسەکەەوە کردووە کە حکوومەتی بێجین ئەو داوایە بە بێبنەماناو دەبات، بەڵام تا ڕادەیەک توانیوێتی جەماوەرێکی بەرچاو لە کۆمەڵگەی ئەمریکی لە دەوری خۆی کۆ بکاتەوە، بە تایبەتی هەردوو پارتی کۆماری و دیموکراتی پشتیوانی دەکەن، چونکە دژایەتیە وڵاتە بووەتە مادەیەکی سەرەکی کەمپینی هەڵبژاردنەکان. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا جۆ بایدنی ڕکابەری ترەمپ بە ئاماژە بە پەیوەندیە تەلەفۆنیەکەی ترامپ ناوبراوی بە نەرمی تۆمەتبار کرد، بە تایبەتی لە کاتێکدا ئەمریکا بۆ خۆی زۆر پێویستی بە پێداویستی تەندروستی بوو، نەک هیچ ئامادەکاریەکی نەکرد، بەڵکو ئیدارەکەی ئەو پێداویستیانەش کە هەبوون فرۆشتی بەچین. لایەنگرانی سەرۆکی ئەمریکاش بایدنیان بە هاوڕێی کۆنی پارتی کۆمۆنیستی چین تۆمەتبار کردو، ئەو ڤیدیۆیانەیان بڵاو کردەوە کە بایدن لە کانونی دووەمی ئەم ساڵدا لە دژی داخستنی سنوورەکان بووە لەلایەن ترامپەوە. چاودێران بڕوایان وایە لە دژایەتی چیندا دەستکەوتی گەورە بەدەست دێنن بۆ گەیشتن بە کورسی سەرۆکایەتی، بۆیە یەکتر بە بێهێزی لەو بارەیەوە تۆمەتبار دەکەن، بەڵام ژمارەیەکی زۆریش لە ئەمریکەکان بڕوایان وایە ئەوەی گرنگە چارەسەری خێرای پەتاکەیە، نەک کام سەرۆکە لە دژی چین بەهێزترە، چونکە کام سەرۆکە ئەمریکا دەگەیەنێتە کەناری ئارامی ئەوە شایستەترە. زۆربەی چاودێرانی سیاسی و ئابووریش بڕوایان وایە تا ئەنجامدانی هەڵبژاردننی ئەمریکا پەیوەندیەکانی واشنتۆن و بیجین با قۆناغێکی خراپدا تێدەپەڕێت و دەبێتە قوربانی کەمپینەکانی هەڵبژاردن و لەم قەیرانی ئابووریەدا کاریگەری خراپ لەسەر ئاشتی و سەقامگیری سیاسی و بازرگانی نێودەوڵەتی دەبێت.